موزیک پێکهاتێکی گرنگی ناسنامەی کولتوریە و دەنگبێژ و میوزیجەنانی کورد لە ناوچەی قەفقاز بەشێکی گرنگی ئەو ناسنامە کولتوریە پێک دەهێنن و ڕۆڵی بەرچاویان هەبووە لە پاراستن و گەشەپێدانی هونەری میوزیک و گۆرانی کوردی. کتێبی قوڵنگێن ڕەوانێ دەنگبێژ و میوزیکژەنانی کورد لە قەفقاز لە نووسینی پەڵاجان هەولێکە بۆ کۆکردنەوە و پاراستنی ئەو هونەرە. ڕێژان حەسەن لە شێوەزاری کرمانجی باکووریەوە وەری گەڕاوەتە سەر شێوەزاری سۆرانی. ڕێژان حەسەن میوزیکژەن و هەروەها میوزیکژەن و هەروەها وەرگێڕی کتێب ئەمڕۆ میوانە لەگەڵمانە. ڕێژان سڵاو لێبێ. خۆشحاڵم ژی زۆرتیا بۆ هەڵام سەرچاو هونەریەکان تا چەند گرنگن بۆ کتێبخانی کوردی. ڕاستەکە ئێمە وەکو نەتەوەی کورد خاوەنی گەنجینەیەکی زۆر دەوڵەمەندین لە بابەتە کەلتوریەکان و لە ناو کەلتوریشا هونەر و لە ناو هونەریشا موزیک ئێمە بەڕاستی کەرەستێکی خامی زۆر باشمان لە بەردەسایە بۆی کە ئێمە بتوانین بیکەینە لێکۆڵینەوەی زانستی بە تایبەت لە بواری موزیکە. بێگومان بوونی با بڵین لێکۆڵینەوەی زانستی لەم بوارەیە زۆر گرنگە کە بەداخەوە کەمە. کتێبخانی کوردی ڕەنگە هەمووی 350 تا 400 کتێبی لەسەر موزیک بە تایبەت لەسەر موزیکی کوردی تایە. هەوڵ هەیە، هەوڵەکان هەندێک کات شخصین یاخود تاکە کەسین و هەندێک هەوڵی با بڵین ڕێکخراویش هەیە وەکو هەوڵەکانی نستوتی کەلەپوری کورد کە لەم بوارە کاری زۆر گرنگی کردووە. بێگومان زۆر گرنگە بۆ بابەتی لێکۆڵینەوە لە بواری موزیک تاوەکو بتوانین کتێبخانی کوردی لەو بوارەیە دەوڵەمەندکەین. سەرکەوتوو بن. کوردەکانی قەفقاز تا چەند کاریگەریان هەبووە لەسەر بژانەوە و پاراستنی کولتور و گۆرانی کوردی. بێگومان من پێشەویستمە سەر پرسیارەکەی جەنابەت سێ قۆناغی گرنگمان هەیە لە مێژووی کورد لە قەفقاسیا بە تایبەت لە ڕووسیای جاران یەکەمیان بریتێ لە قۆناغی سەردەمی ئیمپراتۆریەتی ڕووس کورد لەو قۆناغەیە. قۆناغی دووەم بریتێ لە دامەزراندنی یەکێتی سۆڤێتی جاران لە دوای ساڵ 1922 بەدواوە. قۆناغی سێمیشمانەیە کە بریتێ لە دوای ڕوخاندنی یەکێتی سۆڤێتی جاران. کوردانی قەفقاسیا بە شێوەیەکی گشتی لە ناوچەی باوڵێن باکووری ڕۆژهەڵات لە باکووری کوردستان بە تایبەت لە سەرحەد و ئەو ناوچانەیە کۆچیان کردو بۆ قەفقاز کە ماڵی قەفقاسی باشوور ئەگرێتەوە کە هەرێمەکانی ئازەربایجان، ئەرمینیا، گورجستان یاخود جۆرجیا ئەگرێتەوە کە بەشێکی زۆری و کوردانەکە کۆچیان کردو بۆیە ناسنامەی کوردی یاخود ناسنامەی نەتەوەی خۆیان لەگەڵ خۆیانە پاراستووە سەرڕای ئەوەی کە ئاوارە بوون لەو ناوچانە. بێگومان موزیکیش و موزیکی فۆلکلۆری کوردی لەو ناوچەی توانیوانە هەم بیپارێزن هەم پەرەی پێبن بە تایبەت لە دوای دامەزراندنی ڕادیۆی ئێریڤانەوە. لە دوای مردنی ستالین جارێکی تر هەوڵە هونەری و ئەدەبی و کولتوری ڕۆشنبیرەکان بوژانەوە. ئەمە تا چەند کاریگەری هەبوو بۆ کورد و کوردەکان تا چەند سوودیان لێبینیوە. بەڵێ ئەو بابەتانی کە لەناو ئەم کتێبە باسکراوە بریتێ لە خەباتی ڕۆشنبیری کورد لە سەردەمی یەکێتی سۆڤێتی جاران بە تایبەت لە دوای کاتێک کە ستالینێتە سەردەسەڵات زۆربەی ناوەندە ڕۆشنبیری و کەلتوریەکان داخرێن. بەڵام لە دوای مردنی ستالین ناوەندە ڕۆشنبیری و کەلتوریەکان دیسان نەکرێنەوە و کوردەکان بە تایبەت ڕادیۆی ئێریڤان بەشی کوردی دامەزرێت لە ساڵ 1955 کە وەچەرخانێکی زۆر گەورەیە لە مێژووی ڕاگەاندنی کوردی و ڕۆژنامەی ڕێیا تازە جارێکی دەسەکاتەوە بە چاپکردن کە ئەمە ڕۆژنامەیە کە بە مەودا درێژترین ڕۆژنامەی کوردی دانرێت کە ماوەیەکی زۆر بەردەوام بوو لە ساڵی 1954 هەتا 1996 بەردەوام بۆم ڕۆژنامەیە. ڕادیۆی ئێریڤان بەشی کوردی بۆتە ناوەندیشی زۆر گرنگ بۆ کۆبوونەوەی کوردانی هەر چوار پارچەی کوردستان نەک تەنها کوردانی قەفقاسیا. لەوێەوە وەچەرخانێکی گرنگ لە کۆکردنەوەی ئەو سامانە گرنگە نەتەوەیە کە گۆرانی موزیکی فۆلکلۆریە لە گوندەکان لە ناوچە جیاوازەکان ئەو ناوچانی کە لە گوندانی کە کوردی تیانیشتە جێبووە کۆکراوەتەوە کە زیاتر لە 1500 میلۆدی فۆلکلۆری کۆکراوەتەوە کە خۆشبەختانە کۆپیێکی ئەو ئەرشیفە دەوڵەمەندە لە ئینستیتوتی کەلەپوری کورد پارێزراوە. سەرکەوتوو بن. تا چەند لاوکەکان ناسنامەی کولتور و مێژووی ئێمن.
لاوکەکان من هەموو جارێک ئەوم باس کردووە جێڕانەوەیکی مێژوویە لە هەموو ئەو ڕوودا و بەسەرهاتانی کە بەسەر ئێمە وەکو کورد لە قۆناغا جیاوازە مێژوویەکانە بەسەرمانە هاتووە. لاوکمان هەیە تەمەنی 300 ساڵە، لاوکمان هەیە تەمەنی 400 ساڵە. نمونەی لاوکی قەڵای دمدممان هەیە کە داستانێکی گەورەی قارەمانانەی کوردە لەو قۆناغا بەرامبەر بە بەهێزترین دەسەڵاتی و سەردەمەکە شەعباسی سەفەوی بووە. هەموو ئەم ڕووداوانە لە ناو لاوکەکانە گێڕدراوەتەوە. من کاتی خۆی چوومە باکووری کوردستان لێکۆڵینەوەیەکم کرد لەسەر ماڵی دەنگبێژان. لەوێ بۆم دەرکەوت کە ئامانجی سەرەکی با بڵێن ئەو ناوەندانەی کە دەنگبێژین بەتایبەت ماڵی دەنگبێژەکان بریتە لە پاراستنی هەستی نیشتیمان پەروەری، دومینیان جێڕانەوەی ئەو ڕووداوانە بە شێوەیەکی زارەکیینەوە دوایەوە، چونکە ئەو کەسە بەتەمەنانی کە لەو شوێنە دانیشن و لاوکەڵێن لەگەڵ ئەوەشا کۆمەڵک گەنجی زۆر هێنجوی ئەگرن، ئەمانە بە شێوەیەکی زارەکی ئەگوازرێتەوە و لە ڕووی زمانەوانیەوە سەوسەخان زۆر گرنگە. لەناو ئەو لاوکانەیە سەدان وشەی کوردیمان هەیە، وشەی زۆر بەهێز. زۆر جا پێشنیارم کردو بۆ هاوڕەکانم کە ئەوانی کە بەتایبەت لە بواری زمان ناسیایی شەکەن لە زمانی کوردی کە کەرەستەی زۆر باشی خامن بۆ لێکۆڵینەوە بەتایبەت بەدەزێنانی نامی ماستەر و دکتۆرا لەسەر لاوکەکانمان. و من هەمیشە وتومە ئەگەر ڕۆژ لە ڕۆژان جارێکتر مێژووی کورد بنووسرێتەوە، یەکێک لەو سەرچاوە گرنگانەی کە ئێمە بێ پشتی پێ ببەستین لاوکەکانمانە، نەک بەتەنیا لاوک، حەیرانە، بەیت و باوە، سیاسەمانە، ئەم فەرمە جیاوازانەی موزیکی کوردیە. باسی ئینستیتوتی کەلەپوری کوردی و کرد. ئامانجتان چییە و تیشکە خەنە سەر کام بابەتانە؟ ئینستیتوتی کەلەپوری کورد لە ماوەی 20 ساڵی ڕابردووە توانیوێتی کە کاری کردو بۆ کۆکردنەوەی کەلتوری زارێکی نەتەوەی کورد لە هەر چوار پارچی کوردستان. یەکەمین ناوەندی کەلتوریە کە لە ناوچەکە بۆ شێوەکە لەسەر کەلتوری زارێکی نەتەوەی کوردەکە و لەسەر سێ بنەمای سەرەکی کارەکە. یەکەمینیان بریتێ لە کۆکردنەوەی ئەو مادە کەلتوریانە، کەلتور زۆر لایەنەگرێتەوە، با بڵێن هونەرە، زمانە، ئاینە، بیر و باوەڕە، یاسایە، دابوونەریتەکانە، هەموو عرف و عادەتانەیە کە مرۆڤ وەکو ئەندامیشی کۆمەلگا وەریانەگرێ. ئێمەش وەکو کورد بێگومان بەشێکی گرنگی ناسنامەی کەلتوریمان، ناسنامەیەکی زۆر دەوڵەمەندی کەلتوریمان هەیە، کار لەسەر هەموو ئەمانەکە. تاوەکو ئێستا نزیکی 300 کتێبی چاپکراوی کراو هەیە و نزیکی 80 ئەلبومی یادگارەکان، جگە لەوەی ئەرشیفێکی زۆر زۆر دەوڵەمەند نزیکی 23,000 میلۆدی کۆکراوەتەوە بە سەدان فۆتۆ بەشەی فۆتۆستۆری لەسەر دابوونەریتەکان، لەسەر ژیانی مرۆڤی کورد کۆکراوەتەوە. ئەمانە هەمووی ئەرشیف کراوە و کۆپی هەموو ئەمانە لە ئایکلاودا پارێزراوە. ینی وەکو مەسەلەی باڵێن پارێزگاریکردن توانیمانە ئەو ئەرکە بگریناستۆ. خاڵێک کە زۆر زۆر گرنگە قۆناغی سێمە بریتێ لە پەرەپێدان. ئێمە ئەم کەرەستە خامانەمان هەیە چۆن بتوانین کاری لەسەر بکەین بۆ بابەتی توێژینەوە. بۆ نمونە ئەو میلۆدی فۆکلۆرانەی کە لە گوندەکانە کۆکراوەتەوە، ئەمانە هەمووی ئەکرێت بە نۆتەکەی نووسرێتەوە، تێکستەکەی نووسرێتەوە، ئەکرێ بە کتێب و بڵاوەکرێتەوە. بۆتە ناوەندیشی زۆر گرنگ بۆ ئەو کەسانی کە توێژینەوەکەن لە بواری کەلتوری. خوێنکاری زانکۆکانمان هەیە و خوێنکارمان هەیە لە دەرەوەی وڵات، خەڵکانی بیانی کە توێژینەوەکەن لەسەر کەلتوری کوردی. ئیسپادە لەو ئەرشیفێکی باشتان هەیە، هونەرمەندان ئەتوانن سوودی لێ بێگومان. ڕێژەن سپاس کە ئامادە بوو لەگەڵمان. هیوای سەرکەوتن. خۆشحاڵم زۆر سپاس.